ئێستا دەچینە لای تەوەری سێمی سێمی بەرنامەی بەیانی کورسات نیوز. بێگومان لە هەرێمی کوردستان چەندین کەناڵی میدیایی کار دەکەن. وەزارەتی ڕۆشنبیریش لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەەوە چاودێری کارەکانیان دەکات و ڕێخستنەوە بۆ چۆنێتی کارکردنیان دەکات. لەم تەوەرەی بەرنمەکە ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز ئەریوان سیوەلی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕاگەاند و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی. کاگەریوان بانی باش و بەخێر بێت. باین باش کاک ئەریوان بەخێر بێت. با ئەو پرسیارە یەکەم پرسیار ئەوە بێ ئێوە چۆن چاودێری کەناڵەکانی ڕاگەاندن دەکەن بە تایبەتی لە سنوورەکەتان؟ بڵێ دیارە ژمارەی زۆر کەناڵی بنراو بیسراو لە هەرێمی کوردستان هەیە. ئەم کەناڵانە بەپێی یاسایەک کاروبارەکانیان ڕێکخراوە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە. خۆی یاساکە تایبەتە بە کاری ڕۆژنامەوانی کاری ڕۆژنامەوی کاری ڕۆژنامەگەری بدڵنیایی ئەم ڕۆژنامە نووس و ڕۆژنامە ئەوانی کاری ڕۆژنامەگەری دەکەن لە کەناڵەکانی میدیا کار دەکەن. بەپێی ئەو ڕێنمانە کاری میدیایی لە هەرێمی کوردستان ڕێکخراوە بۆیە هەموو کەناڵێکی بینراو بیسراو لە هەرێمی کوردستان کە بێ پەخش بکە دەبێت مۆڵەتی یاسایی هەبێ. هەر کەناڵێک سەرەتا کە ئەوێ کەناڵی دابمەزرێنێ سەردانی بەڕێوەبەرایەتی ڕاگەاندن و چاپ بڵاوکردنەوەکە لە شارەکانە لە ڕێگەی ئێوە داواکاریەک پێشکەشەکە ئەوەی کە ئەوێ کەناڵێکی میدیایی دابمەزرێنێ ئەبێ کەسایەتێکی معنەوی هەبێ یا کەسایەتێک بێ یا کیانێکی سیاسیە یا ڕێکخراوێکە دێتە لای ئێمە داوایەک پێشەژەکە فۆرمێکی تایبەتی کە کۆمەڵێ مەجیتە ئەو فۆرمی پێپڕێکێتەوە ئێمە داواکەی بەرزەکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی و ڕاگەاندن لە هەولێر وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری و هاوانگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و وەزارەتی گواستنەوە گەیاندن مۆڵەتی بۆ وەرەگرێت. کاری میدیایی بەم شێوە ڕێکخراوە و چاودێریکردنیان لە زۆر لە بەڕێوەبەرایەتەکان بەشێکی بەبناوی بەشی چاودێری و کۆنتترۆل ئێمە لە ڕێگەی ئەو بەشانەوە چاودێری هەموو کەناڵەکانی ڕاگەاندن دەکەین ئەو کاتەشی کە مۆڵەتیان پێدرێ پابند دەکرێن کە بە کۆمەڵێک مەرجەوە دەبێت شێوازی کارکردنیان یان شێوازی پەخشیان گونجاو بێ لەگەڵ ئاداب و داب و نەریتی هەرێمی کوردستان دەبێت پابند بن بەوەی کە هیچ درامایەک یان فیلمێک بڵاو نەکەنەوە کە کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێ کاریگەری لەسەر جیاوازەکانی کۆمەلگا هەبێ کاریگەری ئاینی هەبێ و یان کاریگەری لەسەر ئازادی تاکەس هەبێ و هەروەها ڕێگە پێدراو نییە کە هیچ هەواڵێک بڵاو بکەنەوە کە ببێتە هۆی دروستبوونی ئاژا و کێشە ناو کۆمەلگایە ئەو کاتێک کە مۆڵەت وەرەگرن هەموو ئەمانە پێ ئەوترێ پێشەوەی مۆڵەتیان پێ بدرێ لە هەر حاڵێکشا کەناڵێک ئەگەر پابند نەبێ بەم ڕێنمانەوە دیارە ئێمە لێپرسیان باسی ئەوانش دەکەین لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانیدا چەند کەناڵی میدیایی هەیە بە گوێرەی ئەوەی کە لە ئێستادا ژمار دەستگاکانی ڕاگەیاندن زۆر زیاد بووە لە هەرێمی کوردستان بەگشتی ئێمە تایبەتر باز لە سنووری پارێزگای سلێمانی دەکەین چەند دەستگای میدیایی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی 29 بۆ 30 تەلەڤیزیۆن هەیە ئەوەی کە لێرە پەخشەکەن ناوخۆ یاخود هەر بە سەتەلایت و بەناوخۆیەوە نزیکی 40 ڕادیۆشەیە لە سنووری پارێزگای سلێمانی دیارە پارێزگای هەڵەبجەش هەر سەر بە بەڕێوەبەرایەتی ئەمەیە لەم سنوورە ئەوە هەیە. باش شێوازی کارکردنی کەناڵەکان لەسەر چ بنەمایەکە ینی ئێوە کۆمەڵێک ڕێنمایی دیاریکراوتان بۆ دەستنیشان کردوون کە ئەوان کاری لەسەر بکەن اینجا شتێکی تریژەیە کاگەریوان لە ڕووی ڕۆژنامەوانیەوە باست کرد کە چۆن چاودێریانەکەن لە ڕووی کاری تەکنیکیەوە چۆن چاودێریانەکەن دیارە ئەو کاتێک کە دێن مۆڵەت وەرەگرن یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە ئەو کەناڵی کە دائەمەزرێت ئەبێت خەڵکی شارەزای بواری هەبێت کە سەرپەرشی بواری تەکنیکی بکە دەبێت هەموو کەناڵی ڕاوێژکارێکی یاسایی هەبێ ئەو کەناڵانە کە دائەمەزرێن چەند میدیای بینراو بیسرا و دەبێت خەڵکی شارەزای بواری ئەلکترۆنی یان ڕاگەاندن یان بواری تەکنیکی هەبێ بۆ ئەوی کە چاودێری ئەو لایەنەی کەناڵەکە بکە ئەگەر ئەو خەڵکی شارەزای هەبێ بەدڵنیاییەوە ڕەنگە گرفتانی بۆ دروست نەبێ بۆیە ئیش لە مەرجەکان بوونی کەسانی شارەزای لەو بوارەیە لە کەناڵەکانە. بەڵێ کاک ئەریوان ئەو سەرپێچانی کە لە ناو ڕاگەاندنەکاندا تۆمار دەکرد لە ئێستادا ڕاگەاندنەکان بە گشتی گلەیان هەیە لە حکوومەت بە هەمان شێوازیش خەڵکیش حکوومەتش بە هەمان شێواز گلەیان لە ڕاگەاندنەکان هەیە گرنگترین یا خۆزەقترین ئەو کێشانە و گرفتانی کە ڕوبەڕووی ڕاگەاندنەکان دەبێتەوە یاخود ئەو هەڵانەی کە بەشێک لە ڕاگەاندنەکان پێی لێ دەنێن چین لە ڕاستیە فعلا ژمارەی زۆر سەرپێچی هەیە بەڵام کە ئەوان لە بەداخەوە لە دوای ساڵی 2014 و سەرهەڵدانی قەیرانی دارایی کە ئەمە هەر خۆی بۆ خۆی سەرهەڵدانی قەیرانی دارایی کێشەی تریشی بۆ دروست دەکات هەموو بوارەکانی ژیان تێگایە لەو کاتەوە ڕەنگە حکوومەت نەیتوانی بێ بە شێوەیەکی باشتر تعامل لەگەڵ کەناڵەکان بکات و مۆڵەتەکانە بۆ نوێ بکاتەوە بۆیە ئەو کەناڵانە سەرپێچەکەن ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە بەلانە و بەڕێوەبەرایەتیمان بەشێکمان هەیە کە چاودێری کەناڵەکانەکەین بێجگە لەوە خەڵک ژمارەی زۆر لە خەڵک پەیوەندیمان پێوەکەن لە هەر بڵاوکردنەوەی هەر شتێکی نەشیاو
ینی ئەوانش بەشێکن دەوەی کە چاودێری کەناڵەکانمە بکەن هەر حاڵەتی جوار ڕووبا ئێمە بە نووسراوی ڕسمی ئەو کەناڵە ئاگدارەکەینەوە جاری یەکەم ئاگدارەکەن کە لە ماوەیەکی دیاریکراوە بتوانن چارەسەری بکەن ئەگەر ئەم شتە چەند جارێک دووبارە بێتەوە ئێمە پەخشەکانیان ڕائگرین بەو شێوەیە بێتە هۆی ئەوەی کە کەناڵێک بە تەواتی داخرێت بە دڵنیایی ئەگەر کەناڵێک زیاد لە 3 جار بچێتە 4 جار ژمارە هەندێک سەرپێچی دووبارە بکاتەوە مۆڵەتەکەی هەڵەوەشێتەوە پێشتر بەکتەبی فەرمووی بۆیان چووە کە دەبێت ئەو کارە نەکەن بەڵام ئەمان هەر دووبارەیان کردوێتەوە دواتە ڕێشوێنی پێویستی لە بەرامبەردا گیراوەتە بەر بەڵێ حاڵەتی وامان زۆر هەبوو ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی هەر حاڵەتی جوار ڕووبا ئەم بە نووسراوی ڕسمی کەناڵەکە ئاگدارەکەینەوە کە ئەو هەڵانە زۆر جار هەڵەکانم بۆ سکرینەکەین وێنەکانیان بۆ ئەنێرین کە لە چ کاتێکا ئەو هەڵایان ئەو پەخشیان کردووە ئاگدارە نەکەین کە کەشتی وا دووبار نەبێت لە حاڵەتی دووبارە بوونەوەی سزا ئەدرێن سزاکانیش علاقە زۆرتر داخستنی کەناڵەکانە ڕەنگە بۆ ڕۆژ یان بۆ 2 ڕۆژ یان بۆ 3 ڕۆژ لە دوای 3 ڕۆژەکە مۆڵەتەکان هەڵەوەشێت ئەگەر هاتوو کاک ئەریوان ئەم هەڵانە دووبارە بوونە بۆ نمونە دەستگایکی ڕاگەاندن هەیە چەند جارێک ئێوە ئاگداری دەکەنەوە لەوەی کە ئەم هەڵەی کردووە و دووباری نەکاتەوە بەڵام هەر دووباری دەکاتەوە ماوەیەک سەرپێچی ئەکرێت یاخۆ باوێک سزای دەدرێت بەڵام دوا بەدوای ئەوەش دووبارە دەست پێ بکاتەوە ڕێو شوێنەکانی ئێوە چی ناخۆتیتان بەرامبەریان دەگرنە بەر جۆی بڵێن سزادانەکان ئێمە مەرحەلەیەکی سزاکان ئەوەی کە خۆمان تەعامل لە نەغڵاکەین ئەگەر ئەم حاڵەتانە دووبارەتەوە زۆر جار لە ڕێگەی دادگاوە لە ڕێگی دادگا و لە ڕێگەی دادوەرەوە ئەو کەیسانە ئەچنە شوڕتا لەوێ تەعامل لە نەغڵاکرێ ئێستا حالیان کەیسێکی وامان هەیە لەگەڵ ئیشی لەو کەناڵانە کە کەیسەکەی چۆ دە پۆلیس و دادوەر بڕیاریاوە کە ڕەنگە لە ئایندەیەکی نزیکە کەناڵەکە دابخرێ ئەوانش هاوپشتمان بە هەمان شێوە باش کاگەریان شتێکی تر هەیە ینی لە هەرێمی کوردستان بەگشتی و ئێوەش کە بەڕێبەرایەتێکن لە سلێمانی کارەکەن هەر کەسێک داوای کردنەوەی کەناڵێک بکە کەناڵێکی میدیایی ئیتر بیستراو بێ بیندا بێ هەست کەناڵێک بێ و توانای ئەوەی هەبێ و پارەی هەبێ یاخود ئیمکانێتی هەبێ ئەتوانێت بیکاتەوە یاخود ئێوە کۆمەڵە پێوەەر هەیە ئەبێت هەرتیایە بێت و اینجا بتوانێت بیکاتەوە یعنی مەرجە هەر ئیمکانێتی مادی مەرجەکە بێ بۆکردنەوەی کەناڵێک دیارە وەکو ئاماژەم پێکرد کۆمەڵی مەرجەیە بیزگەل ئەو کەسا یەکێ لە مەرجەکان ئەوەیە کە داهاتێکی دیاریکراوی هەیە بۆ دامەزرانی سەتەلایت یەکیان کەناڵێکی ناوخۆیی بەڵام مەرجی تریشەیە کە ئەو کەسا ئێمە لەلایەنی ئەمنیەوە ئەو نووسراوە داواکارەکەی ئەنێرین بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ دەبێت لە ماوەی کەمتر لە 90 ڕۆژە وەڵام بدرێتەوە بڵێن داواکاریەکەی بەڵام ئەو کۆمەڵە مەرجە بەڵام ئێمە لەگەڵ ئەوی کە کەناڵێکی میدیاییدا ئەمەزێنێ ئێمە خۆمان چاودێریەکەین لەبەرەوە ڕەنگە مەرحلە ئەگەر سەرپێچی بکە مەرحلەیەکی معەن بتوانێت ئەو سەرپێچانەکە بەڵام دوایی لێپرسینی لەغڵاک باش یەک شتی تر هەیە پێش ئەوەی ینی ئێوە لایەنێکی بەرپرسن و ئەتانەوێت کۆنتترۆڵی شێوازی کارکردنی میدیاکان بکەن مەسەلەن بیرتان لەوە کردوەوە لە حاڵەتێکە کەناڵێکی میدیایی ئەوێت شتێک پەخشکە ئەوێت کارێ بکە پێشتر مەسەلەن وەکو پرۆپۆزەڵێک بیا بە ئێوە بڵێ من کار لەم شتەیەکەم بۆی دوجار کاردانەوەی خراپ نەبێ بەرامبەری دوجار ئەوە نەبێ بڵێن ئەم کارێکی باش نەبوو کە کردێ ئێوە پێشتر مەسەن ڕێگری لەم کارە بکەن کاگرنج ئێمە ئاماژەم پێکرد لە هەموو کەناڵەکانە مەفروضە خەڵقی شارەزای بواری کۆمەڵایەتیان هەبێ خەڵقی شارەزای بواری دەرونیان هەبێ پێویستە خەڵقی شارەزای بواری زمانەوانیان هەبێ بۆی هەموو ئەو بەرهەمانی کە بڵاویانە بە مەرج بۆی کە ئەوانیان هەبێ لە ڕاستیا ئەو ڕێنمانێکی ئێستا هەیە هەندێکم کورتی هەیە من ڕۆژ چوارشەمێ ڕابردوو لە هەولێر بووم ئێستا وەکو بەڕێوەبەراتی گشتی ڕاگەاندن چاو بڵاوکردنەوە سەرقاڵی ئەوین کە پێداچوونەوە بۆ ڕێنمایانە بکەین کە بۆ جوانتر ڕێخستنەوەی کاری میدیایی ڕەنگە هەندێک گۆڕانکاری تیا بکرێت کە شێوازی چاودێریکردنی کەناڵەکان تونتر بکاتەوە ئێستا خەت سەرقاڵی ئەوین کە ئەو ڕێنمانەی پێداچوونەوەی پێ بکەین وەکو ئاماژەم پێکرد ئەوان مەفروضە شارەزایی بواری کۆمەڵایەتی بواری دەرونی هەتا بواری زمانەوانی بۆ ئەم کەناڵانە کاریگەری خراپیان نەبێت لەسەر تێکدانی زمانی کوردی لە ڕاستی ڕەنگە هەندێک کەناڵ هەیە ڕەنگە بە ئوسلوبێک بە شێوازی پەخشەکەیەکە کە هیچ ڕەبتێکی بە زمانی کوردی نیە ئەنواع ئەشکال کەلیمات دێتە ناو زمانی کوردیەوە کە ڕەنگە گونجاو نەبێ بۆیە هەموو کەناڵی ئەوانەی هەبێ ڕەنگە لەمە دووە ئەم بەجانە تونت بکرێتەوە لە سەریان بۆ ئێمە چاودێریانەکەین بە شێوەیەکی ڕێک پێ بەڵێ ئێکاک ئەریوان چاودێریکردنەکانی ئێوە تا چڕاتێکە بۆ نمونە ڕەنگە دەستگایکی میدیایی کۆمەڵ دەستگای میدیایی دیارمان هەن کە ئەمانە بینەرێکی زۆری هەیە ڕەنگە چاودێریکردنیان ئاسان بێ لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک پێیج و کۆمەڵێک ئاژانسی دیکە هەن کە لەگەڵ ئەوەشدا لە سوشەڵ میدیادا بینەریان زۆرە بەڵام ڕەنگە بفلتەرەکانی ئێوەدا تێنەپەڕێت ئەمە ئێوە پلانی ئێوە یاخود کاری ئێوە بۆ ئەمە چۆنە ئەو دیارە ئەو ڕێنمایانێکی ئێستا هەیە تەنها کەناڵە بیسرا و بینراوەکان ئەگرێتەوە
ئێمە سەرقاڵی ئەوین کە ڕێنمایی تایبەت دەرکەین بۆ چاودێریکردنی ئەو کەناڵین کە لە سوشیال میدیا لە ڕاستی ێستا ڕەنگە بزانن هەندێک کەناڵ هەیە کە چالاکیەکانیان زۆتر لە سوشیال میدیا بڵاوەکەنەوە هەتا هەندێک هەیە هەر کەناڵی تەلەڤیزیۆن هەیە تەنها لە سوشیال میدیا هەیە ینی لە بواری دیVPT لە بواری IPTV وانە نەبێم ئێمە چاودێری سەخەرێکی ڕێخستنەوەی کە بە شێوازێک ڕێنمایی دەرکەین بۆی کە ئەوانش بخرێن لەژێر چاودێریەوە چونکە بەڕاستی ئێستا ڕەنگە سوشیال میدیا وای لاتۆ لەناو هەموو ماڵێکایە ئەگەر کەسێک مەجای ئەوەی نەبێت تەلەڤیزیۆن کە بەڵام مۆبایلەکەی بەردەوام بەدەستێت و ئەتوانێت هەموو ئەو شتانەکەوێتە بەرچاوی بۆیە ئێمە سەرقاڵی ئەوین کە ئەو بواری سوشیال میدیا بە هاوکاری لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆمەڵی ڕێوشوێنی یاسایی دابنین کە بتوانین چاودێری سوشیال میدیا و ئەو کەناڵانە بکەین کە لە سوشیال میدیا پەخشەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئەریوان سیوەلی بەڕێوەبەرایەتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە لە سلێمانی سپاس دەکەین بۆی کە ئەم ڕۆمیوانمان بووی وەڵامی پرسیارەکان داین. زۆر سپاس بۆ سپاس بۆ ئەمەدەبوونت.